وەرزی گەرمای هاوین و هاتووپلەکانی گەرما ڕۆژ لە دوای ڕۆژ بەرزتر دەبێتەوە. بۆ ئەمەش دابینکردنی بەشێک لە خزمەتگوزاری و پێداویستیەکانی هاوڵاتیان قورستر دەبێت. دانیشتوانی هەولێر داوا دەکەن کێشەی کەمی ئاو و کارەبا چارەسەر بکرێن کە لە ئێستادا زۆر پێویستن. سەرۆک و ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش ڕای دەگەێنن ئەرچی ئێستامان گەیاندنی دەنجی هاوڵاتیانە بەلایانی پەیوەنددار. بەتاکید لە هەولێر لە سنتەری شاری هەولێر ئاو زۆر نیگەرانی کردوین کە ئاویش عیلاقی بە بەشێکی 150 بە کارەبا هەیە. کارەباش بە هەمان شێوە داخوازێکی زۆری لەسەر بۆیە ئەو دوو سێکتەرە گرنگی زیاتری پێدەدرێت بە تایبەتی لێدانی بیر و گەیاندنی پرۆژەکانی ئاو. ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر هەر کەیسێک لە بواری کەمی کارەبا یاخود لە بواری کەمی ئاو هاتبێتە ناو ئەنجومەن بە دوواداچوومان بۆ کردووە، نەک تەنانەت لە نێو ئەنجومەن بەڵکو ئەندامانی ئەنجومەنی پارێزگا لە ئێستادا بووینە چاودێر لە تووڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەت تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. بەهۆی سەرهەڵدانی کێشەی کەمی ئاو و کارەبا بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای هەولێر لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند دەمانەوێت هەماهەنگی تەواومان هەبێت لەگەڵ مۆلیدە ئەهلیەکان بە شێوەیەک دەتوانین لەم مانگە 10 کاتژمێر کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان بدەین و 14 کاتژمێرەکەی تر لەلایەن مۆلیدە ئەهلیەکانەوە پڕ دەکرێتەوە. بە تێگران نزیکەی 10 کاتژمێر کارەبا دەدرێت بە هاوڵاتیە کە دەڵێن 10 کاتژمێر تێکرا لەوانەیە ڕۆژێکیان هاوڵاتی 7 کاتژمێر 8 کاتژمێر کارەبای بێ، بەڵام ڕەنگە ڕۆژێکی دیکە 12 کاتژمێر یاخود 13 کاتژمێر کارەبای بێت. لۆپڕکردنەوەی ئەو کاتاکانی دیکەی کە کارەبای نیشتیمانی نابێت هەماهەنگی لەگەڵ مۆلیدە ئەهلیەکاندا کرایە، خشتەیەک دانرایە بەو شێوازە دەبێت کارپێکردنی مۆلیدە ئەهلیەکان وا دانراوە کە هاوڵاتی لە ماوەی 24 کاتژمێردا هاوڵاتی بە کارەبا و بە مۆلیدە کارەبا ببێت. هەموو ساڵێک کاتێک پلەکانی گەرما بەرز دەبێتەوە یاخود نزم دەبێتەوە کێشە و گرفت لە پێدانی کارەبا و ئاو دروست دەبێت. ئەوەی بۆ هاوڵاتیان گرنگ بێ لە ئێستادا هەنگاونانە بۆ چارەسەرکردن و بەدەنگەوە هاتنیان، چونکە دابینکردنی هەریەک لە ئاو کارەبا لەم قۆناغی ئێستا پێویستی بە خەرجی زۆر هەیە و بەمەشباری داراییان باش نییە. قارەمان زۆهەر، کورسات نیوز، هەولێر.